خاڵێکی تر هۆکارێکی تر ئەوش کە هەر سەرەکیە لە سستبوونی ئینسانی مسلمان و دیندارێتەکەیە حاڵی نەبوونە لە ڕێسا و یاسای گەردوون و ژیان. پۆلێک داعی و کەسایەتی ئیسلامیە بینن هیممەت بەرزن هەوڵەدەن کۆمەڵگەکەیان بەرەو ئیسلامەتی و دینداری بگۆڕن، ئەیانەوێ فکری پەڕیدە و نەریتی خراپ و کللتوری بێگانە لابن، لاسەنگی کۆمەڵگەکە ڕاستکەن و پارسەنگی بکەن و ئەیانەوە دەسەڵاتی سیاسی و سیستمی سیاسی و دەستوری و ئابووری و قەزاوەت و خوێندن و هەرچی شتێکە علاقەی هەیە بەسەر ئاڕاستەکردنی کۆمەڵگە و ئیدارەی دەوڵەتەوە هەموو ئەمانە بگۆڕن، بەڵام زۆر بە خێرایی ئەیانەوە بیگۆڕ. ئەمانش کە ئەو ئیرادەیان تایە مەداعیشە تێگەیشتووە لە ئیسلام، هەستی مەسئولێتی تایە، هیمەتێکی باشیشی تایە، وزەیشی هەیە، کەوتۆتە ئیشکردن لەمە، بەڵام ئەمە مدەتە زەمەنیەکەی بە تەواوی نەخوێندۆتەوە. ئەم پێی وایە لە مەدای چەند ساڵێکە پێویستە دەرکەوین، پێویستە ئەو گۆڕانکاریانە بێن، بەڵام ئەوە فەرامۆشەکە کە سنەتی ژیان خۆی وایە هەندێک شت ئەبێ چاوەڕێ بکەیت تا پێگە. هەروەکو کابرایەکی هەورامی نەماوێکی گوێزی ڕواندوو زۆر پش و درێژانە سەبرەگرێ هەتا چەندین ساڵی توولانی دێوە ڕوا، ئەو کاتە چاوەڕی بەرهەمەکەیەک. کەسێک مناڵێکی هەیە حەماڵێکە، چاوەڕێکا مناڵەکەی گەورە بێ، خوێنەوار دەرچێتۆزە لە ئەرکی حەماڵەتەکەی کەم کاتەوە، دوکاندارە شاگردی تری هەیە ئەوێ کوڕەکەی خۆی بێتە سەر دوکانەکە، بەڵام هەرچەند چاوەڕێ بکە و یا هەرچەند پەلەی بێ هەرە بە سەبر لەسەر زەمانێک بگرێت کە مناڵەکەی تیا گەورە بێ. بەنسبەتی بانگەوازی خوایشەوە وایە، چونکە گۆڕانکاری خەڵکەکەیە لە ڕووی فکریانەوە. تۆ ئەچی فکری کەسێکە گۆڕی کە ئەو لانی کەم 20 ساڵە لەسەر ئەم فکرێ یان دید و تەسەوراتێکی بۆ دروست بووە بە هەڵە لە شتێک تێگەیشتو ئەو وا نازانێ هەڵێ، هەروەکو چۆن وانەی ئەهلی مخدراتن، تۆ هەر بۆی باسکی بڵێ کاکەوە ئیشێکی زۆر خەتەر، هەروەکو جگەرە کێشێک پێڵی بابە جگەرە زەرەری زۆر زۆرە، هەر جگەرەیەک سیەک ژوورێک لە ژوورەکانی سیەکان دەفەوتێنێ، هەڵێ بەڵام نازانی بۆ خەفەت چەند باش. هیچیش نی، هەر قسەیە، چونکە کە خەفەتە دوو جۆ لە قورئان بگری دا ئەوەندەی ئەوە باشترەوە هەر زەرەرت لێدا خوێندنی قورئانەکە یان جۆگرتن لە قورئانەکە سوکنای دڵت دێ، خەمەکەشتە ڕەوێت. هەندێک کەس کە لەمانە ئەوە پەلە ئەکەن ئەیانەوێ جاری وا هەیە هۆکار و شێوازی وا ئەگەر نەبەر کە لەگەڵ واقعەکە ناگونجێ، بۆیە ئەبینی لەم پەلەکردنیانە کە ناگەنە ئەنجام سستە بن. جاری وا هەیە هەندێک لەو شتێ ئەو تەسەوری کردووە لە خەیاڵ زیاتر هیچی تر نییە. بۆ نمونە لە واقعی ئێستا ئێمەی کوردستانە کە هەیە، واقعەکە ئیسلامیەکان بەزیون شکستیان خواردووە و اعترافکردنیش بە مەشتێکی عیبە نییە، چونکە ئەگەڕێنەوە سەرەوەی بزانین خەلەلەکانمان لەکوێ بوون، بۆی چاکی کەین و جارێککە هەستین و بینەوە مەیدانەکەەوە، مەیدانە کە خۆمان ئیرادەمان تیا هەبوو، خۆمان ژمارەیەک بووین تایە، ئێمە خۆمان لە گۆڕانکاریەکانە ڕۆڵی سەرەکیمان تیابین، نەک ئێستا خرابینە قاڵبی کەسانێکی عەلمانی و کە خوێن ڕێژ بوون و بەرامبەرمانەوە هەموو جەنگیان دروست کرد. ئێستا تۆ بتەوێت ئەم واقعە گەورەیە کە بەسەرمانە هاتووەکو لافاوێک سەدەکەی ئێمەی تەقاندووە بەنداوەکەی ئێمە ڕوخاندووە، تۆ پێ دوابێ ئەتوانین بە 5,000 کەسی تەنزیمی مەدەنی بە 10,000 کەس بە 10 کورسی پەرلەمان پێ دوابێمانە ڕاستکردنەوەی واقعەکەی زۆر بە هەڵەداچوین و پێش دوابێ کە بە 100 کەسی چەکدار و بچیتە ئەو شاخە و شۆرشێک دروست دەکەیتەوە و ئەتوانی گۆڕانکاریش دروست بکەیت، ئەوەش دیسان بە هەڵەداچوین. لەبەرەوە بێ زۆر واقع ناسانە تەماشای واقعەکەی خۆت بکەیتەوە. ئەمە زۆر جار لە داعیەکانەوە ڕووەدا، یان ئەو کەسە بەغیرەت و جوامێرانە کە خەمی ئەو واقعیانە و زەلیلی کە بەسەر مسلمانانە هاتووە، بەڵام ئەبێ لەوە ئاگدار بین کە ئەمە بۆ خۆی لە خۆیان زەرەری ئەوەشی هەیە کە کارەکانمان بەپێی قۆناغی خۆی نەبێ، هەروەکو چۆن کابرای جوتیار چاوەڕێیەکە ڕەنجی خۆی داوە، چێڵگەکەی ئامادە کردووە، تۆی وەشاندووە، چاوەڕێ ڕەحمەتی خوای پەروەردگاریشەکە باران ببارێ، ئەنجا ڕەچاوی حراسەتی ژەکە پاسەوانی و ئەشگرێتیشەکە لە زەوی وزارەکەی هەتا کاتی حاصڵاتی بێ. ئەبێ بە نسبەتی ئینسانی مسلمانیشەوە ئاو پشت و درێژانە، بەڵام بە مەرجێک وەکو کابرای باخەوان و کابرای جوتیار و کابرای خاوەن مناڵەکە هەموو ڕۆژێک
هۆشمان لەوە بێت کە ڕەچاویەکەین، هۆشمان لەوە بێت کە پارەسەوانێتی لەکەین، خزمەتی ئەەکەین، ئاگامان لێ بێ بەرەوچوو ئەڕوا بربەستەکانی ڕێی لێلا ئەدەین بە نیسبەتی داعوەشەوە بە هەمان شێوە پێویستە بەو شێوەیە بڕوە.